بەڵێ بەرەزان بۆ قسەکردن لەسەر پرسی ڕیفراندۆم لە دەرەوەی پەرلەمان و کاریگەریەکانی غیابی پەرلەمان لەو پرسە گرنگەدا میوانداری بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسیمان کردووە کە ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمان دەبێت. کاک مەسعود سڵای خوارد لەبێ و بەخێربەی. زۆر سپاسان دەکەم سەرچە. بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە دەرەوەی پەرلەمان تا چەند کارێکی یاساییە؟ بەنای خوای گەورە و میهرەبان. خۆی ئەو جۆرە ڕیفراندۆمەی من گوێم لێ دەبی لە لێدوانی بەرپرسان ئەو ڕیفراندۆمە ڕاست دەکەن پەرلەمانی ناوێ یەک ڕێزی و ئاشتەواوی و زەمینەی یاسا هیچی ناوێت لەبەرەوەی ڕیفراندۆمێکە ئەی پێدەگوتر ڕیفراندۆمی عابەسی ینی ڕیفراندۆمی تریڤیاڵ پوچ ینی هیچ ئاساسێکی قانونی نییە بۆیش نە عێراق و نە ئێران و نە تورکیا و نە وەزعی نێودەوڵەتی دێ و نە کەسیش پێم شەوەش بووە. هەر ڕیفراندۆمەکە لە بۆ خۆت دەیکەی ساڵێ 4000 5000 دەیکەی نایکەی 15000 دەیکەی ڕێکخراوەک پێی هەردەستی دەستگایەک پێ هەردەستی ڕاستەکەەوە ڕیفراندۆمە ئاساسێکی یاسایی نایە. بەڵام ئەگەر ڕیفراندۆمێک بی بۆ دەوڵەتی کوردستانی ئەوە یاسای پێی دەگوترێ یاسای ناوەچی یاسای عێراقی یاسای دووەلیشی پێویستە وردەکاری یەکجار زۆرە پرسی ئاوانەی پێی دەگوترێ ئەقالیم الاستعمار چ جۆرە ڕیفراندۆمێکی دێ ئەوی پێی دەگوترێ حەقی تەقریر مەسیر چ جۆرە ڕیفراندۆمیش دێ ئەوی پێی دەگوترێ حەقی ئینفساڵی عیلاجی ئەوانە هەموو لە قانون دووەلی باس کرایە کە چ جۆرە ڕیفراندۆمیش دێ و هەشا هەر ڕیفراندۆمی ناوێ یعنی زۆر ئێمە دەبینین یعنی ئەزمونەکانی جیهان ئی ئەفریقا ئی ئاسیا ئی ئەمریکای لاتینی هەندێکی ڕیفراندۆمی ویستی هەندێکی نەویستیە ئەوانەی ویستیتی بە ئیتیفاقە ئەو کاتە پێویست بە ڕیفراندۆم دەکا کە دەوڵەتی ساحبی سیادا یان دەوڵەتە داگیرکەرەکە چی ناوی لێدەنێ دەبی ئەو داوا بکە نەمزانێ شتیوان لە جیهاندا سەرکردایەتی میلەتەکە بە خۆی داوای ڕیفراندۆم لە میلەتەکەی خۆی بکە بێ ئەوەی ئەو ئەنجامەی بەکار بینی لە بۆ لایشکە یعنی خۆی پرسیاریەوەی بکارێت چیتان دەوێت ینی 100 ساڵی ڕابردووە نازانی ئەو میلەتە چی دەوێت لەبەرەوەی ئەو جۆرە ڕیفراندۆمە ناوی ڕیفراندۆمی عابەسیە زیاتر. زۆر باشەکەواتە پشتگوێ خستنی ڕۆلی پەرلەمان لە پرسی ڕیفراندۆمدا بێباهاکردنی خودی پرسەکەیە یان بێباهاکردنی پەرلەمانی کوردستانە؟ وڵا هەرچی بێ ڕەنگە هەردووکە یان خۆی ئەوەی دەستی بەو ڕیفراندۆمەیەوە گرتووە ئێستا ئەو دەزانی چی دەوێ زیاتر بەرەو لای ئامانجی سیاسی وازح دیارە بەڵام هەندێک حیزب هەیە یعنی لەگەر هەموو شتەچینە هەرچی بیدەنا وازح دیارە ئەو ڕیفراندۆمە ئەگە بەبێ پەرلەمان پێ هەزارێت چکە سێ مەرحەلەی دەوێت کوردستانی دەوێت یعنی یاساکانی کوردستان یان ئەساسی یاسای کوردستان ئەساسی یاسایی عێراقی دێ ئەوجایی دووەلیش کە ببێت دەوڵەت ئەگەر ئەوەی بێت هەر لە لای هێروە ئەگەر بەبێ پەرلەمان بیکەی ئەتوو دەبی لە عێراق چاوەڕێ بکەی نەک جیهەی ڕسمی عێراق مەحامیەک لە عێراق دەتوانیت تانە لێدە لە محکەمەی فیدرالی باڵای عێراق تاوە هەموو کاروبارەکەی هەڵوەشاندیوە. ئەوجا ڕاستە یعنی لە دوای ئەوێ من زیاتر درێم ئەگە تو بتەوێت ڕیفراندۆمێک بەرەو دەوڵەت یان جیاکردن ئەو چکە لە قانونی دووەلی ئێمە لە بەشی ئیستیعمار نین بۆیان مافی چارەنووسستاوە ئێمە ناگرتەوە ئێمە ناویتکەی هەیە پێی دەوترێ مافی جیابوون ئەویش مافە لەوەی بەڕاستی حتا پەرلەمانی عێراقیش پێویستە من نازم مەڵاو سەرکردایەتێت چۆن تو ئەمن ئەوەی سەرکردایەتی کوردی کە ئێستا ئی دەسەڵات زۆر لام ئاسایە بەڵام عافیە چۆن توانیتی هەندێک حیزب ئیقناع بکە کە ئەویشی بەگەکەوی کە هیچ ئەساسێکیشی نییە جارێ نە پەرلەمانی کوردستان موافقی کردێ نە پەرلەمانی عێراقی نە مەلەفێکی قانونی دووەلی لەلایە ئەخر ڕیفراندۆمی ئەی پێی دەگوترێ ئەقالیمی ئیستیعماری بەوازحی لە میساقی ئومەم متحیدە لە مادە 73 ئەجە دوایە قەراری 2256 دیسان لە مەجلیسی ئەمن ئەجە دوایە مەبدەئەکی خاصیە پێی دەگوترێ مەبدەئی پێنجەمی ئەقالیم ئەوانە بەوازحی دیارە کە ئۆتۆماتیکی زۆر باشە ئەوانەی پیان دەگوترێ مشتەم ئەو شعبی لە ژێر دەستی ئیستیعمارە دەیگرتەوە بەس لە بۆ ئێمە ئەوانە نییە دەبی بەناو عەشکەبی دەبی ئەو مەلەفەی وەرچەرخێنی ئیشی لەسەر بکەی ئیشی قانونیەکی زۆر وردی دەوێت. زۆر باشە کاک مەسعود ئاماژەت بۆ داکەوتت پێم سەیرە کۆمەڵە کەسێک بە ئەنجامدانی ڕیفراندۆم هەڵدەستەی ویستم لەسەرەوە بابەتە بوەستمەوە پرسیارە گاراسی جەنابتان بکەم دەبینین کە لە وەڵامەکاندا دەرکەوت و خۆشمان دەزانین ڕیفراندۆم پرسێکی تەواو یاساییە و ڕێگە و شوێنی یاسایی زۆر پێویست و ئالۆزی هەیە تاکو دەگاتە قۆناغی کۆتایی بەڵام دەبینین کە لەبەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان پەکخراوە
و پارتی دیموکراتی کوردستان ناوێت جارێکی دیکە پەرلەمان لە ئێستادا کارە بکاتەوە دەبینین کە کۆمیتەیەکی حزبی بۆ ئەنجامدانی پرسی ڕێفراندۆم پێکێنەوە و کۆمەڵی حزبی بچووکیشی خزاندۆتە ناوی بە ناوی ئەوەی کە ئەوە جێگرەوەی پەرلەمانی کوردستانە یاخود پێویستی بە پەرلەمانی کوردستان نییە گەر کۆدەنگیەکی لەسەر بێت کۆمیتێ حزبی دەتوانێت جێگەی دەسەڵاتی یاساداران بگرێتەوە یاخود دەرەنجامەکەی بەرەو کوێ دەڕوات؟ خۆی من دووبارەی دەکەمەوە لەبەرەوەی ڕێفراندۆمەکە بێ ئەساسە بێ قانونی یعنی هیچ نییە دەکرێت نەک کۆمیتە بکرێت چەند ینی خەڵکەکی بەنگلادێشی کۆکەوە چەند ناوە لزنەچیدانێک بەکەیف خۆت یعنی لە ناو زیندانیەکانی ئێرە ئەوانەی کە متتەهەمن و قاتلین لە ناوان دەتوانی لزنەکی دروستکەیت چکە هیچ ئەساسێکی نییە بەڵام ئێمە باسی ئەوەی دەکەین ئەگەر ئەساس دەتەوێت ئەساسی هەبی دەتەوێت ئەو ڕێفراندۆمە بەکار بهێنرێ خۆەوە یاسای دەخۆی لەو شوێنانی کە بۆ نمونە ئەزمونونەکانی کەنەدا ئەزمونونەکانی بەریتانیا کە کیبێک کردی سکۆتلند دەکری لە دەستوردا ئەساسدان داڕژایە ڕەنگە جاروێ پەرلەمانی بەڵام دووبارە دەگەڕێنەوە سە پەرلەمان یخۆ لە کوردستان دەستور نییە بابن کۆمیسیۆن دەتوانی لایەنی فەنی شتەکی بڵێ بەس لە کۆتاییدا ئەری چێ بە چی یاسایەک ئەو جیهەتە تەخویل دەکرێت کە سەرنجامی ئەو ڕیفراندۆمە بەکاربێنی چ نسبەت دیاری دەکرێت لە بۆ بەڵێ و کە بە معنای سەرکەوتووە ئەدی نەخشە ڕێگەکە لە چێ ینی پرۆژەکە چێ هەمی دەبتە حیزبی وازح دیارە بە معنایەوە هیچ ئامانجێکی ناپیچ کاکە ڕێفراندۆم و دەوڵەت دروستکردن هەوەنتە نیە بەو شێوازە ئێستا درێم مستحیلە ئەوەی ئێستا بە سەرکەوتوی ببینین و هەموو یاسا ناسانیش نەس بەداخوام قسەی باز دەکەم ئەمن لەو ماوەی هەندە یاسا ناسی گەورەی کوردستان مادی هەروە دانیشتوین هەر هەموو ئەو ڕێیان هەیە درێ ئەو ڕێفراندۆمە نەپێویستە نە ئەساسی هەیە نا معنایەکی قانونیش دەکرێت ئەی گوتم بۆ باسی ناکەن وتیان وڵای ئەمە لە یادداشتەکان نووسیتمان ڕەنگە پاشی 20 ساڵ کە بڵاوی دەکەینەوە درێن وڵایە ڕێفراندۆمێکی جێلا نەکرا ئێ گوتم کاکە دا ئێستا باس بکەن ئەو کاتی بە کەلک چ دێ وەڵا هەر یەکە و وا دیار بوو پۆستی هەبوو ئەوە دەنجێ ناکرد دەنا هەمووی یاسا ناسی کوردستان یاسا ناسی تیان دەزانن ئەو ڕێفراندۆمی ئێستاوە باز دەکرێت هیچ ئەساس و هیچ سەرنجامیشن بەس ماندی کوردنەکی خراپ زیانێکی زۆریشی دەبی زۆر باشە کاک مەسعود ماوەیەک بەر لە ئێستا بینیمان کە لە کەرکووک بە بڕیارێکی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئاڵای کوردستان هەڵکرا بەڵام پێشتر دیارە بەوتەی سەرۆکۆزیرانی تورکیا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوبراوی ڕاگەاندووە کە ئێمە لەگەڵ هەڵکردنی ئاڵای کوردستان نین و بیریشی لێ ناکەینەوە ئەنجامدانی ڕیفراندۆمیش لە ئێستادا کە بەشێک لە بەرپرسان باس لەوە دەکەن کە بۆ سەر بەخۆی نییە چمانایەک دەبەخشێت وڵی هیچ مانایەک نەبخش ئەخەر لەبەر ئەوەی ڕاستی ئەم لە لێدوانەکانی عەبادی دەزانم سەرکردایەتی کورتی بە عەبادی وتووە و تورکیا پێی گوترە ئێران سووریا هەمووی مرتاحن لەبەرەوەی هیچ نییە ئەو جۆرە ڕیفراندۆمە بەڵام تو باسی هەڵکردنی ئاڵای کەرکووکت کرد لە ڕاستی ئەویش وەختەکەی دەبابی زووتربی بەڵام لەوەی جیایە با هەمومان پاڵپشتی ئەو ئاڵای و ڕێفراندۆم لە کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان بکەیت بەڕاستکە ئەو ئەساسێکی قانونی هەیە مادەیەکی تاوی لە بۆ دەرچۆ لە جێتی ئەو کار تێکەڵکردنی ئێستا لە یەک کاتا کوردستانەوە ئەو نەک یەک لاشی پێ ناکرێت چ جا هەردوولا نە با هەموو جوودەکان ئەگەر ڕاستە کوردایەتیە وەتەنیە نازم هەرچی ناوی لێدنەی ئێستا کاتی ئەوەی هاتووە چکە دەرفەتەکان ئاخیرینە ئەوەی ئێستا دەکرێت ڕەنگە پاشی مانگشکە نەکرێ و دەرفەتەکان ڕۆیشتینە لە بۆ مادەی زۆر زۆر بە خێرایی حەو نەدەین ئاو چووە بەڕاستی پاشی من قەنەعەتمە کەرکووچیش لە دەست دەدەین ناوچەکانی شێخان و ئەوانە لە دەست دەدەین مەلەفی زۆر خەتەر وە بڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبتەوە ئەمە حەزەکەم یەک پرسیار بکەم ئەو دەرفەتە زێڕینانە بۆ لە دەست چوە ئەگە سەرکردایەتی کورد نیازی ڕێفراندۆمی جیاکردنەوەی کوردستانی هەبوو بۆ هێشتی عێراق لە بەندی حەوت دەرچی بۆ ڕێککەوتنامەیەک پێشی سێمان کرا کە بەهۆیەوە پێشمەرگەت نێردرا مووسڵم ئەو پرسیارە حەز دەکەم جوابی بدەنەوە ئەو کۆمیتەی کە دروست دەکرێت یەکێکە جوابی دەنەوە هەشت مادەیە بۆ لەو مادەی تەسجیلی نەدەکرد کە چی پێویستە لە ڕێفراندۆم لە مادەی 140 لێ داوام دەکرد مادەی هەشت مادەیە حەفت مادە ئیش خرایتە سە کورد یەک مادە داوای کورایش داوای 415 میلیۆن دلاری کرد داوای ڕێفراندۆم دەکرد ئێستا تووشاندێکی دەنێریە بەغدا
والله وابزانم یەک جوابی بەدەست بەتاڵی نەک بەدەست بەتاڵی هەر ناتوانانی ئەو باسەش لە بەغدایە بکەیت. زۆر باشە کاک مەسعود. شەقامی کوردی و پارتەکانی دەرەوەی پرۆسەی گەندەڵی و تاوی ڕاگەاندنەکان هەموو لایەک چاومان لەسەر دوا هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێمە بۆ دەربازمون لە قەیرانە هێنانی پرسێکی واوە گەرمکردنەوەی لەلایەن پارتێکی سیاسیەوە یاخود خستنە بەردەم ڕاگەاندنەکان تا چەند بۆ پەردەپۆشکردنی قەیرانە سەرەکیەکەیە کە ئەویش قەیرانی دارایی و پەکخستنی دام و دەستگا شەرعیەکانی هەرێمە. هۆی لە 25 ساڵی ڕابردوو هەموو ساڵی هەر وەرزێک وعدی گەورە گەورە درایە وەرتەمەشای ڕاستپاردەکانی کۆنگرەی حیزبیەکان بکە ئەو مادانەی تێدا چی جێبەجێکرایە هۆی ئەو سەرکردایەتی کورد وا دەڕوانتە ڕێفراندۆم وەکو ئەو ڕاستپاردانەی کۆنگرێک لە حیزبی کە هیچی جێبەجێ نەکرای وازانی ئەوەش وایە نازانی ئەوە زۆر گەورە و مەترسیدارە دەست لە بۆ کارتێکی زۆر زۆر مەترسیدار بدرایە بە تاکید ئەو ڕێفراندۆمە بەشێکە لە ئەعلامی گەندەڵی لە کوردستان و تا ڕادەیەکی سەرکەوتوو بوونە و ینی ڕاستە ئەو قۆناغی تا ڕادێک پێبڕێ دەکرێ و لە هەڵبژاردننی لەبەرچی چوە لای مانجی هەشت و نە و دە و نازەم چەند ئەوە بڕێک لە بۆ ئەوەیە ئەو جارە ئیعلامی گەندەڵکاران ڕاستی ئیعلامێکی پەککەوتە دەبی لەبەرەوەی چ برێ هیچ قسەیەکی نییە ئایا برێ من موچەم داوا برێ خزمەتی کوردستانم کردەوە هەمووی لە قەیراندا باشترین با بڵین مەلەف یان کارد ڕایان کێشا ئەو بابەتە بوو ئەیش سوودیان لەوەی بەرگرت کە زۆربەی سەرکردەی حیزبەکان نەشارەزان لەو بابەتەی و هەندێکیان تێکەڵی گەندەڵین ئیتر ئالەوەی تا ڕادەیەک سەرکەوتوو بووینە بەڵام ئەو سەرکەوتنە ڕەنگە مانگەش کە بخێن دوومانکردن کۆمیتەکەش تێک دەچی ڕێفراندۆمەکەش نابی و هیچ دنیا دەبینی ئەو کاتی شتێکی وان نەگۆترایە و ڕەنگە مەلەفێکی دیتە پێش کێشە ئەوەیە کە هیچ جیهەتێک نییە لە کوردستان لەو بارودۆخانە پێستۆبرێ ئەدی تو پارت چیت گۆ 3 ساڵەوە پێش چیت گۆتیا ئەدی ئەو هەموو دروشمە ئەو هەموو بەڵێنە هیچ لێپێچینەوە نییە لەبەرەوەی دووبارە ئەوەش بزر دەبیتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرە و لەسەر پرسی ریفراندۆم لەگەڵمان بووی.